بالنسبة لك رزق هنا قصة جارنا نانا بس وظامة وزيادة يعني أكيد نانا أخذ معي بدون مساوي نانا سرو دست بيكيوانيا فرصة ديان تورقة زور باش سرتا سرتا بەخێراتیان وڵایەکتان دەکەین سپاس بۆ هەڵسۆزی و هاوخەمیتان باخولەتێک بوەستین بۆ شەهیدانی قەڵەم. فەرموو ڕۆژنامەنووس سەردەش عوسمان یەکەمین کەسە بەر لەوەی تیرۆر بکرێت بکوژانی بە هەمومان ناساند و لە وتاری یەکەمین زەنجی کوشتندا لێیدا نووسی لە چەند ڕۆژی ڕابردوودا بۆ یەکەم جار پێیان گوتم کە تەمەنت چەندی نەماوە یان بە گوتەی خۆیان مۆڵەتی هەناسەدانم لەم شارە نەماوە بەڵام نەباکم بە مردنە و نە ئازاردان لە چاوەڕوانی کۆتایی هاتنی مۆڵەتەکەمدا تا دیداری بکوژەکانی خۆم بکەم دوعاش دەکەم مردنێکی تراژیدیام پێ ببەخشە کە شایستەی ژیانە تراژیدیایەکەم بێت بۆیە ئەم قسانە دەکەم تا بزانن گەنجەکانی ئەم وڵاتە چ هۆڵی سۆزکردن مردنێکی سادەترینیدا هەڵبژاردنیانە بۆ ئەوی تێبگەن کەوەی ئێمە دەترسێنێت بەردەوام لەم ڕۆژگاری ئێستادا بۆ نەوەیەکی داهاتوو نەک مردنی خۆمان کاری منیش خۆشبەختی برا بچووکەکانمە نەک خۆم زۆر بە سادەیش تاکە هۆکاری نیگەرانی من لەم هەڕەشانە ئەوەیە کە هێشتا زۆر شت ماون قسەیان لەسەر بکەین و هەر ئاوا بەجێیان بهێڵین بەدبەختی ئەم دەسەڵاتە ئەوەیە کە باچی بە مردنینەوەکانی خۆی نییە دوێنێ ڕاگری کۆلێژەکەم ئاگادار کردەوە کە شەوی ڕابردوو ئیهانە و تەهدیدی کوشتنیان کردوم بەڵام ئەو وتی ئەمە کێشەی پۆلیسە نازانم ئەبێت لەم سەرزەمینە وڵاتێک هەبێت کە خوێندکارێکی زانکۆکەی هەرەشەی کوشتنی لێ بکرێت و زانکۆکە بێ مبالاتانە بە دیاڕی سوای خۆیەوە دابنیشێت دەبوو ڕاگرەکەم کەیسی من بکات بە کەیسی خۆی یان خودی زانکۆ چونکە من لە ئێستادا بەشێکم لەم زانکۆیە بەڵام هەرگیز تووشی شۆک نەبوو چونکە دەمێکە دەزانم کە زانکۆی ئەم وڵاتە ماڵی ئاسوودەیی ئێمە نین ئازایەتی سەردەشت لێرەدا ناوەستێت و لە کۆتایی وتارەکەیدا دەڵێت شارە ناڕۆم لە چاوەڕوانی دیداری مردنی خۆم دادەنیشم ئەزانم ئەمە یەکەمین زەنجی مردنی خۆمە لە کۆتاییدا دەبێت بە زەنگێک بۆ گەنجەکانی ئەم مەملەکەتە بەڵام ئیدیەم جارە نەسکاڵە تۆمار دەکەم و نەلایەنە بەرپرسەکان ئاگادار دەکەمەوە هەنگاوێکە و ناومە و ئازارەکەش خۆم ئەیگرباستەوە ئیدی بۆ من لە داهاتوو هەر وشێک کە دەینووسم وا بیر دەکەمەوە کە دواهەمین وشە بێت لە ژیانمدا بۆیە هەوڵ دەدەم هێندەی حەزرەتی مەسیح کە دەیتوانی ڕازگۆ بم لە گوتەکانمدا خۆشحاڵیشم کە هەمیشە شتێکم هەیە بۆ گوتن و کەسانێک نایەنەوێت بیبستن بەڵام هەر کاتێک ئێمە بە چرپە قسە دەکەین ئەوان گوێچکەکانیان نائارام دەبن تا ئەو شوێنەی کەماوین ئەبێت قسە بکەین لەو شوێنەش کە تەمەنمان کۆتایی هات با هاوڕێکان و خاڵێکم بۆ دابنێن و بێنە سەردێرێکی نوێی سەر لە نوێ دەست پێ بکاتەوە وتاری ڕێکخراوی چواردەمین ساڵ ڕۆژی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمان لەلایەن هاوڕێی کوردی با بفەرمێت
دودو سڵاو بەڕێزان میوانانی هاوڕێی ئازادی و دژەستەم و زوڵم و زۆری دەسەڵاتی کوردی ئامادەبوانی خۆشەویست تا ئێوە ساڵانە بەردەوام لەم یادە پڕشکۆی شەید سەردەشت و بەو ژمارەوە ئامادە بن دیارە سەلماندووتانە سەردەشت و پەیامە ئازادی خوازانەکەی زیندانی ناکرێ وەگەوەی دەسەڵات چەندین ساڵە دەیەوێت زیندانی بکە ئێوە ساڵانە بە چەند کاتژمێرێک ئامادەبوون بۆ بەرزڕاگرتنی خەمی گەنجێکی خێر لە خۆنەدی و تێکڕای قوربانی و تیرۆرکراوانی قسەی حەق و قەڵەمی بەژن خوێناوی ئەم هەرێمە بە ئامادەبوونتان لە میادەی شەید سەردەشت شیشەکانی قەفەسی زیندانیەکەی شەید سەردەشت و هاوڕێکانی دەشکێنن ئەگەرچی دەسەڵاتی دژە ئازادی و دیموکراسی هەولێر چەندین ساڵە دەیەوێت جارێکی تر شیشەکانی زیندانی سەردەشت و ئازادی خوازان تۆکمەتر بکە بەڵام بە یەک ڕۆژ کە ساڵیادە پڕشکۆیەکەی شەید سەردەشتە هەولێر دەکەوێتەوە سەر ئازادی و ئەوان قەڵاسوورەکەیان دەڕوخێ هەموو ساڵێک لەم یادە بە ئامادەبوون و هیمەتی ئێوەی خودی سەردەشت شیشە قەفەسەکانی دەشکێنێ و ئیتر ئازادی ئازاد دەبێ و پۆخڵەواتی ئەوانیش دیسان بە مەرەکەبی نووکی قەڵەمەکەی سەردەشت بە گۆڕێ وەردەبێ بۆ تا هەتایە ئابڕووی سیاسی و بنەماڵەیی و حیزبیان بۆ کۆ ناکرێتەوە ئێمە وەکو ڕێخەرانی چواردەهەمین ساڵیادی شەید سەردەشت ئەو پەڕی تەقدیر و پێزانینمان بۆ ئامادەبوون و ئەرکێشانی ئێوە لە ئەگەری کراوەی ئەم کەش و هەوارە دژوارە هەیە ناکرێ هاودەمی و هاوخەمی ئێوە بۆ ئازادی خوێنی شەید سەردەشت لەسەر سەری خۆمان ڕانەگرین دیسانەوە زۆر بەخێر بێن و بە دڵنیاییەوە جارێکی ترگیانی شەهید سەردەشتان ناسوودە کردەوە ئەویش بەر لە ئێمە بەگەرمیەوە پێشوازی لێ کردوون ڕێخەرانی چواردەهەمین ساڵیادی شەید سەردەشت 5/5/2024 هەولێر زۆر سپاس بۆ بەلولن بە دیار غەدری کوشتنمەوە دانیشتون وشەکانم دەخوێنەوە و دەتانەوێت زەردەشتانە بە دوای خوێنی منەوە بن تکایەدا منیشن وشەکانم هەڵگرنەوە ڕستەی زۆر و هاواری زۆر مابوو ئێستا ناو هێلانەی دەمم پڕ گولەیە کۆترەکانی وشە ناتوانن لە شەقەی باڵ بدەن ئێوە بڵێن ئێوە هاوار بکەن بەدایکم بڵێن تخوا بەدایکم بڵێن تخوا با نەڵێت بە فرمێسکی چاو بە خەمی نەبوونی و بە برینی دووری و بە هەناسەی سار بۆ ئەوە گەورم نەکردی واز و ئۆغر بکەیت پێی بڵێن سەردەشت دەڵێ درەنگ بوو درەنگ آخر ئازادی هاواری دەوێت و قەڵەم نیاز بە ڕاستگۆیە و سەردەشتەکەی تۆش عاشقی نەمریا هاوڕێیانی قەڵەمم دەمەوێت پێتان بڵێم کە گەیشتمە مەنزڵ سۆرانەکەی مامەحەمەد چاوەڕێ بوو هێشتا ملپێچەکەی لە ملدایە و کە باوەشی پیاکردم گوتی سەرۆجان بۆنی گوڵاو لە دەمت دێت بەدەم ماسکردنی ڕوخسارمەوە پێی گوتم بۆنی ڕۆژنامە ئازاکان و بۆنی ئازادی تێدێت وتاری خانەوادەی شەهید سەردەشت عوسمان لەلایەن سەرکەوت عوسمان پێشکەش دەکرێت ئێوارتان باش بەخێر بێن سادە ساڵ دوای تیرۆری سەردەشت عوسمان سەردەشت عوسمان سمبوڵی درەوشاوەی ویستێکی قوڵە بۆ گۆڕانکاری 14 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی پەڵەدار بە کارەسات و نادات پەروەری دەنگێکی بوێرانەمان بۆ ئازادی و یەکسانی لەدەستدا سەردەشت عوسمان ڕۆژنامەنووس و تێکۆشەری بوێر لە 5 ئایاری 2010 بەدەستی سەرانی دەسەڵاتی کوردی تیرۆر کرا سەردەشت عوسمان بە ڕۆژێکی ڕووناک لە شەقامەکانی شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بە بەرچاوی خەڵکو و پۆلیس لەبەر دەرگای کۆلیژەکەی لەلایەن چەتەکانی کوردایەتی ڕفێنرا چەند ڕۆژێک دواتر تەرمی بێجیانی لە شاری مووسڵ دۆزرایەوە کە شوێنەواری ئەشکەنجەدانی لەسەر بوو ئەو بە فیشەکێک لە نێو دەمی تیرۆر کرا وەک هێمایەک بۆ تۆقاندنی
هەموو دەنگێکی ناڕازی پاش سادە ساڵی سەردەشت بۆ کەسوکار و بگرە سەرجەم جەماوەری کوردستان نەک کەیسێکی لەبیر نەکراو نییە بەڵکو هێز و کۆنیش نابێت ئەو سیمبۆلۆکی نەمری تێکۆشانی ئێستا و خەونی داهاتووی ستەم لێکرا و بێ بەشکراوانی کۆمەلگای ئێمەیە سەدەش وەک سۆران و کاوە و ویداد و جیهان و چەندانی ئەسێرەی تری کاروانی بەرەنگاربوونەوەی خەباتی جەماوەری ستەم لێکرا و خێر لە خۆنەدیوی کوردستان گیانیان نایە پێناوی دەرکاندنی ڕاستیەکان و دەنگ هەڵبڕین لە بەرامبەر نایەکسانی بێدادی و زەوتکردنی ئازادیەکان سەردەشت چاوێکی وتبین و ڕۆشنبینینەوەی نوێی کوردستانە نەوەیە کە سەرڕای چێوێک لە وەهمی هەموو ڕۆژە هەڵڕێژا و داسەپا و بەسەر کۆمەلگادا سەرڕای زریانێک لە چەواشەکاری بۆ پاساودانی نایەکسانی و ستەم ئەستەمە چۆکدا بدات و پەراوێز بوون و پلە دووبوون و بندەست قبول بکات سەردەشت چاوێکە هەمیشە دەکرێت ڕاستیەکانی پێ ببیندرێت و ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوونتە دەبینێت ئەو کاتە سەردەشت تیرۆر کرا و ماشێنی هاڕینی سادەترین بەها ئینسانیەکان لە ناو کۆمەلگای کوردستاندا یەک سرکەش نەوەستاوە ئەگەر ئومێدەوارانێکی کاڵفام و ساویلکەش هەبوو بن کە مانای قوڵی بێ ئومێدی و ئەوەی سەردەشتیان بەدەسەڵات و دامەزراوە عەشیرەتی و مافیایەکانی کوردستان دەرک نەکرد بێت ئەمڕۆ پاش چەندین تاوانی بێپاساوی تر و بێداگیری و پابەندە مافیایەکان لەسەر هەزار هێشتنەوە و مەینەت نغڕۆکردنی کۆمەلگایەکی چەند ملیۆنی تەنها هەڵبەستان و بەکرێک گیراوانی دەسەڵاتن و کە دەتوانن ئاسا لە ڕاستیەکان بکەن سەدەشت لە هەمان کاتدا ئیرادە و ویستێکی قوڵە بۆ گۆڕانکاری کە ئەمڕۆ لە دڵی سەدان هەزار کچ و کوڕ لە کوردستاندا شەپۆڵ دەدات لە دنیایەکدا کە گەندەڵی و ستەم و زوڵم و ناڵەی دێت سەردەشت حوسمان بوێریەکە کە لە دژی نادات پەروەری دێتە زمان هەوڵێکە بۆ خەباتی بێ وچانە بۆ پەرستدانەوەی ڕاماڵینی دامەزراوە فەرهەنگێکی کۆنی ژەنگەتو و داڕزی و ناڕزایی بەرەنگاریەکە کە ئۆقرە ناگرێت و تا لە ڕیشەوە تەواوی کۆمەلگا نەگۆڕێت تا خەونەکانی ئازادی و یەکسانی و دادپەروەری بەدینێت سەردەشت هەمیشە ئێستایە و هەرگیز نابێتە ڕابردوو بەڵام سەردەشت جگە لە سیمبۆڵێکی کەیسێکی بەرجەستەکرا و زیندوشە لەمڕۆکەدا کە چواردەمین ساڵیادی تیرۆری سەردەشتدا هەمووان دەزانن بکوژەکانی سەردەستەکان سەرانی دەسەڵاتی گەندەڵ و ستەمکاری خێڵەکی ئێستان بەڵگە و دوکۆمنتەکان و دانپێدانانی چەندین دەست و پەیوەندی خۆیان بە ئاشکرا بۆ میدیاکان ناو وێنەی بکوژانی سەردەشت و سەردەستەکانیان ڕاگەیاندووە ئەوان خۆشیان نکۆڵیان لەو ڕاستیە نەکردووە کە تەنها زۆر ژەنەکانیان دەیانەوێت وا پیشان بدەن کە ئەو تاوانە بە نازانراوی و تەمومژاوی بهێڵنەوە بۆ ئەوەی ڕووی ئەوەیان هەبێ لە بەرامبەر خەڵک لە پشتی ئەو تاوانە بوەستن دۆسیەی دادگایی بکوژانی سەردەشتەکان دۆسیەی دادگاییکردنی سەرانی دەسەڵاتی کوردی و دەست و پەیوەندەکانیانە پلانی ئەو هەموو تاوانکاری و خوێنڕێژیە تیرۆری هەردەنجێکی ئازاد زیندانی و بێدەنگکردنی هەر ناڕەزایەکی داواکاریەکانی گەنجان و خەڵکی کوردستان لە پێناو درێژەدان و سەپاندنی دەسەڵاتی مافیایی و گەندەڵی و تاڵانکاری مافەکانی خەڵکی کوردستانە دۆسیەی سەردەشت بۆ هەموو پاشخانەوە کە هەیەی تازە لەوە دەرچووە کە دۆسیەی تەنها ئێمە و خێزان و کەسوکاری سەردەشت بێت دەسەڵاتداران خاترجەم بن لەوەی کە پیلانەکانیان و سیناریۆکانیان کە هەر ساڵە و لە سەروبەندی ساڵیادی سەردەشت ئەڵلقەیەکی نوێی پینەوپەڕۆ دەکرێت نەک تەنها ڕێگا لە مکوڕی و پێداگری ئێمە و خەڵکی کوردستان لەسەر ئەنجام بە گەیاندنی ئەو کەیسە و سزادانی تاوانکاری کەم ناکاتەوە بەڵکو بۆ ساتێکیش زەینی ئێمە بەلاڕێدا نابات یاد و ڕێوڕسمی سەردەشتەکان لەگەڵ دۆسیە و پەیامەکانیاندا دەژی ئەو کاتەی قسە دەمرێ تەنها ئەوە شۆڕەشە بەهاکەی دەگجێڕێنێتەوە ئەوان ویستیان قسەکانی سەردەشتەکان بمرێ
بەڵام هەر قسەیەک یاد و ساڵ ڕۆژێکی یادی ئەوان کاتی هەڵگرتنی ئاڵای شۆڕەشی سەردەشتەکانە بۆ بنیاددانی دنیایەکی ئازاد و یەکسان و خوشکوزەران بۆ ژیانێکی کوردستانێکی باشتر مەرگ و شەرمەزاری بۆ بکوژانی سەردەشت بەز و بەڕێز بێت یاد و ڕێگای سەردەشتەکان. زۆر سپاس. ئێستا وێنەی سەردەشت عوسمان ئایکۆنێکی ڕەمزی گەورەیە هێمایە بۆ سەرجەم دیاردەنا شیرنەکان و ڕەهەندە قێزەوەنەکانی ئەم دنیای دەکات کە دەسەڵاتداران لە چارەکە سەدەی ڕابردوودا و لە ڕێگای ئەنجامدانی سەدەها تاوانی گەورە و لە کوردستاندا دروستیان کردووە. وێنەکەی سەردەشت ئەمڕۆ کە بووە بە ڕووبەرێکی سیمولی کە تەماح و تاوان و بەدڕەوشتە بێسنوورەکانی دەسەڵاتدارانی کوردستان لە گشتێتی خۆیدا بەرجەستە دەکات. ئەوەندە بەسەر سەیریەکێک لە وێنەکانی ئەم گەنجە شەهیدە بکەیت بۆ ئەوەی لەوە تێبگەیت چ کاووسێک لە وڵاتەدا حکومڕانە کە لە مێژوشدا هەروە بووە. هەندێک سەردەم هەیە وێنەیەک زیاتر شوناسیەم ڕۆژگارەمان نیشان دەدات لە یەک نیگادا هێما بۆ دیوە بیندرا و دیوە نەبیندراوەکانی ئەم ڕۆژگارە دەکات لە خەندەیەکدا مەترسی و هەرەشە و تاوان و خراپەکاریەکانی ئەو مێژومان نیشان ئەدات. بە دیوێکی پێچەوانەشەوە هەر بوونی وێنەکە خۆی ڕۆحیەتی تەسلیم بوون و بڕوا بە تواناکانی مرۆڤ و خواستی بەرگریکردنیەکی ئەخلاقی و سیاسی و بەرجەستە دەکات کە ئەمانەش وەکو زێکی نهێنی بەناو مێژوودا تێدەپەڕن و هێڵێکی گەشت لە ئومێدی بە بەرچاوماندا دەکێشن. ڕێکخراوی CPT ئامادەن با پێیانی خۆیان پێشکەشکەن فەرموو. Assalamu alaikum. Good afternoon, everybody. We are here to remember and honor the life of Sardasht Othman's sacrifice and life. Sardasht Othman was a young man whose life was taken too soon. Sardasht was a man who exemplified resistance, principle, and how to struggle in the right way. سەردەشت عوسمان گەنجێک بوو کە بوو بە نمونەی قوربانیدان و بە نمونەیە کە چۆن لە ڕێگەیەکی ڕاستدا قوربانی بدەیت. To Sardasht's family and friends, بۆ خانەوادەی سەردەشت عوسمان و هاوڕایانی سەردەشت عوسمان we could never understand your pain, ئێمە هەرگیز ناتوانین لەو ئازارە تێبگەین کە ئێوە چەشتوتانە. your love for him and his sacrifice. و ئەو خۆشەویستەیەکی ئێوە بۆ سەردەشت هەتان بووە و ئەو قوربانەی کە سەردەشت لە پێناو ئەو کۆمەڵگەیەدا کە داوێتی. There are no words to explain it. هیچ وشەیەک نییە کە بتوانێت گزارش لەو ئازارە بکات. We are here today to remember Sardasht, but also to never forget his struggle and his sacrifice. ئێمە ئەمڕۆ لێرەین بۆ ئەوەی یادی سەردەشت بکەینەوە لە هەمان کاتیشدا هەرگیز و هەرگیز قوربانی و خەباتی سەردەشت عوسمان لەبیر نەکەین. Every day, as long as we are alive, تاوەکو ئەو کاتێک کە لە ژیان داین هەموو ڕۆژێک we take what we've learned from him هەموو ئەو شتانە لە ناو خۆماندا بەرجەستە دەکەین کە لە سەردەشتەوە فێر بووین and put it to our mind, our body, our souls, هەموو ئەو فێربوونانە دەخەینە مێشکمانەوە دەیانخەینە ناو دەروونمانەوە in the struggle for a free and better society و لە خەباتی ئازادی و کۆمەڵگەیەکی باشتردا that accepts human rights. کە قبوڵی مافی مرۆڤ دەکا بەرجەستەی دەکەین. Ta al shweni kamawin dabek sapkin.
تا ئەو شوێنەی کە ماوین دەبێ قسە بکەین Lao Shwenesh, Katamanman, Kotai, Pehat, لەو شوێنەش کە تەمەنمان کۆتایی پێهات Bahaurekman, Halakim Bodabnel, با هاوڕێکەم خاڵێکم بۆ دابنێت و Beta Sadarek Nue, Sarlanwe, Daspe Bikatoa. بێتە سەردێڕێکی نوێ و سەر لە نوێ دەست پێ بکاتەوە As long as we are alive, any starting point تا ئەو شوێنەی کە لە ژیان داین هەموو دەستپێکێکی نوێ that doesn't address injustice کە نەتوانێت گزارش لە نادادپەروەری بکات is a threat to justice everywhere. هەڕەشەیە بۆ سەر دادپەروەری لە هەموو شوێنێک As long as we are alive, any starting point تا ئەو شوێنەی کە لە ژیان داین هەر دەستپێکێکی نوێ that doesn't have action is an empty promise. کە کردداری لەگەڵدا نەبێت بە تەنها بەڵێنێکی بەتاڵە How can a government call itself free, democratic, and for human rights when چۆن حکوومەتێک دەتوانێت بانگەشەی ئازادی و دیموکراسی و دادپەروەری بکات و گزارش لە مافی مرۆڤ بکات لە کاتێکدا when a college student is assassinated using freedom of speech لە to- کە- Sorry. Sorry, go ahead. When a college student is assassinated using freedom of speech to try to make a better society. لە کاتێکدا خوێندکارێکی زانکۆ تیرۆر دەکرێت لە خەباتیدا لە تێکۆشانیدا بۆ کۆمەلگایەکی دادپەروەرتر How can a government call itself free, democratic, and for human rights when چۆن حکوومەتێک دەتوانێت بانگەشەی ئازادی و دادپەروەری و مافی مرۆڤ بکات لە کاتێکدا when Sherwan Sherwani, Karaman Shukri, Suleiman Ahmed, and Abbas Ali are in its prisons? لە کاتێکدا تا ئێستا شێروان شێروانی و قارەمان شوکری و سلێمان ئەحمەد و عەباس عەلی لە زیندانەکانی دان How can a government call itself free, democratic, and for human rights when چۆن حکوومەتێک دەتوانێت بانگەشەی ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ بکات لە کاتێکدا when it arrests and imprisons journalists, activists, anyone who criticizes its government, combats corruption, لە کاتێکدا هەموو ڕۆژنامەنووسێک چالاگوانێک خوێندکاری زانکۆ هاوڵاتی مەدەنی دەخاتە زیندانیەکانیەوە ئەو خەڵکانەی کە خەبات دەکەن لە دژی گەندەڵی دەکرێنە زیندانیەکانیەوە How can a government call itself free, democratic, and for human rights when it's afraid چۆن حکوومەتێک دەتوانێت بانگەشەی ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ بکات لە کاتێکدا دەترسێت لە when it's afraid of people to demonstrate from Halabja to Shiladze? کاتێک دەترسێت لە خەڵکەکەی خۆی لە شیلاتزێەوە تاوەکو هەڵەبجا کە خۆپێشاندانی لە دژ بکەن How can a government call itself free, democratic, and for human rights when چۆن حکوومەتێک دەتوانێت بانگەشەی ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ بکات لە کاتێکدا when the judicial system is not free, independent, لە کاتێکدا سیستەمی دادپەروەری سربەخۆ نییە and it uses that to punish people? و ئامرازێکە بەدەستی حزبە سیاسیەکانەوە بۆ سزادانی دژبەرەکانیان How can a government call itself free, democratic, and for human rights when چۆن حکوومەتێک دەتوانێت بانگەشەی ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ بکات لە کاتێکدا after when prisoners are released, it continues to harass and threaten them? کاتێک کە کەسێک لە زیندانەکانیان ئازاد دەکرێن بەردەوام حکوومەت هەڕەشە و فشاریان لەسەر دروست دەکات تەنانەت لە دوای ئازادبوونیشیان To the point where they feel that they have to leave their homeland. تا ئەو خاڵەی کەوا دەکات ئەو زیندانی ئازادکراوانە وڵاتەکەی خۆیان بەجێ پێڵن The human rights situation is not better than when Sardash was alive. مافی مرۆڤ لە ئێستادا لەو کاتە باشتر نییە کە سەردەش عوسمان لە ژیاندا بوو The violence, the oppression, and the suppression continues. توندوتیژی و ستەمکاری و سەرکوتکردن بەردەوامە Human rights and freedom of expression is not protected. مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین پارێزراو نییە لە هەرێمی کوردستاندا Today, Niaz Abdullah couldn't be with us. ئەمڕۆ نیاز عەبدوڵڵا ناتوانێت لەگەڵ ئێمەدا بێت لەم یادەدا Next year, which one of us won't be able to be here? ساڵی ئایندە چیتر لە دەست دەدەین لێرە کە نەتوانێت لەم یادەدا لەگەڵماندا بێت However, united هەرچەندە یەکگرتوویی in honor of Sardash's memory and sacrifice, لە ڕێزگرتن و لە یادکردنەوەی قوربانی سەردەش عوسماندا we can make the change we hope to see.
دەتوانین ئەو گۆڕانکاریە دروست بکەین کە هیوای بۆ دەخوازین. The starting point against injustice. دەتوانین دەستپێکێکی نوێ دەست پێ بکەین لە دژی ناداتپەروەری. We promise to Daya Sewa Umam Othman, ئێمە بەڵێن دەدەین بە دایە سێوە و مام عوسمان alongside Kurdish journalists and activists. هاوشان لەگەڵ چالاکوانان و ڕۆژنامەنووسانی کوردستان We will continue the struggle of Sardash Othman بەردەوام دەبین لە تێکۆشانی سەردەش عوسمان. and continue to internationally advocate for his case. بەردەوام دەبین لەوەی کە لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا داکۆکی لە کەیسەکەی سەردەش عوسمان بکەین. Thank you very much. زۆر سپاس بۆیەوە. شێرکۆڤێکەس بۆ سەردەف عوسمان دەڵێت دوێنێ قەڵەمێک لە شێوەی کۆترێکدا بەدەم شەقشنەوە کوژرا، دوێنێ کۆترێک لە شێوەی قەڵەمێکدا بەدەم نووسینەوە کوژرا، ئاسمان گریا وشە گریا شەقام گریا شعریش ڕەنجی هەڵبزرکا، دوێنێ درەختێ لە شێوەی ڕۆژنامەدا بەدەم زریوەدا کوژرا، دوێنێ ڕۆژنامەیەک لە شێوەی درەختدا بەدەم خوێندنەوە کوژرا، وتار توژا هەواڵ ڕژا و ستون شکاو خەونیش سەر بەرە و خوارکشا، ئەمڕۆ باخان لە مەرجی جۆگەلەیەکدا هەر هەمویان پز و پۆی ڕەشیان پۆشیوە، ئەمڕۆ قەڵەم لە گوێی زامی سەردەشتێکدا هەر هەمویان بە سوور هاژەیان نووسیوە، شار بێدەنگ و با بێدەنگ و خوا دڵتەنگ و تاوانیش بۆ خۆی ڕائەکات. وتاری ڕۆژنامەنووسان لەلایەن هەژار ئەنوەر پێشکەش دەکرێت با بفەرمێن. ئێوارەتان باش با تیرۆریستان بزانن نوچی قەڵەمەکانمان دەپارێزین. 14 ساڵە بە هەموو شێوەیەک هەوڵ دەدرێت نوچی قەڵەمەکانمان بشکێن و لە پیشەکەمان ساردمان بکەنەوە و دەستبەرداری بین. بەڵام نە ئەم دەسەڵاتە و نە تیرۆریستانیش تا ئەم ساتە تێنەگەیشتون لەوەی هەر کاتێک ڕۆژنامەنووسێک تیرۆر دەکرێت بەدایانی دیکە لەدایک دەبێت. بکوژانی قەڵەم بێباک هەموو جۆرە تاوانێک ئەنجام دەدەن، تیرۆرکردن، هەڕەشە و لێدان، سوتاندن و دەستبەسەرداگرتنی کەرستەی ڕۆژنامەوانی، شاربەردارکردن و زیندانیکردنی بە زۆربەی بەسەردا سەپێنراو. دەسەڵاتی کوردی زۆر قوڵ خەوتووە، وەک بڵێ ڕۆژی ئێمە هەڵنایەت و ڕۆژی ئەوانیش ئاوا نابێت. چەند ڕۆژێک لەمەوبەر لە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە سندیکایەکی ئیفلیزی ماوە بە سەرچووی نایاساییە خودی خۆی بێڕێزی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و پێشەلکاری بەرامبەریان کرد، تەنها لەبەر خاتری کەناڵەکەی سەرۆکی حکوومەت. لە کابینەکانی تری ئەم حکوومەتە بە چەندین شێوە پلان دادەڕێژرا بۆ ئەوەی پیشەوکاری ڕۆژنامەنووسی بێبەها بکرێت و نبێتە جێگای متمانی تاشی کوردستانی و ڕای گشتی دروست نەکات. ئەگەرچی چاوەڕوان کراوە کە ئەم کابینەیەش تەکانێکی زیاتر لەوانی پێش خۆی دژی ڕۆژنامەنووسان بدا، ئیتر وەک چاوەڕێمان دەکرد زۆر زیاتر دەستی بۆ کاری مەترسیدارتر لە کابینەکانی پێشووتر بەرامبەر بە ڕۆژنامەنووسان برد و بەدایان شێوازی جیاواز سەرکوتی ڕۆژنامەنووسانی کرد، هەر لە هەڕەشە و زیندانیەوە تا تیرۆر. ئێمە هەست دەکەین هەموو تیکتۆکچی و سیناپچی و کچە مۆدێل و مایەک بەدەستە جاسوس بەسەر ڕۆژنامەنووسانەوە هەڕەمەچی نییە. ئەمە پلانێکی بۆ داڕێژراوە و کاری لەسەر دەکرێت. ئەو هەموو بێباچەی دەسەڵات بەرامبەر بە ڕۆژنامەنووسان سمعی سیاسی دیموکراسی و ئازادی ڕادەربڕین و لەسەر ئاستی نێودەوڵەتی تا بنگەردنی حکوومەت خەتەنە و خەساندراوە. ئەم دەسەڵاتە ڕۆژنامەنووسان بە تێکدانی ئاسایشی نیشتیمانی و کارکردن بە وڵاتێکی دیاریکرا و تاوانبار دەکات. بەڵێ پرسیارێک بۆ خۆتان، ئایا بەڕاست ئەو دۆخەی ئێستای هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و دیموکراسیەوە تێکەوتووە کە لە سەردێواری مەرگە بەقەت تاڵەموویەک لە خۆتان پرسیوە چێ بەرپرسیارە؟ ئێمە لە شەهیدی قەڵەم سەردەش عوسمانەوە دەست پێ دەکەینەوە کە دەڵێت بەدبەختی ئەم دەسەڵاتە ئەوەیە باچی بە مردینەوەکانی نییە. ئێمەش دەڵێن بەردەوام دەبین لە کاری پیشەییمان و باکمان بە تیرۆر نییە، چکە بڕوامان وایە ئێمە بۆ خاک و نیشتیمان و ئازادی و خۆشبەختی هاوڵاتیان کار دەکەین.
ئێوەش وەک شەرمەزارێکی مێژوو بۆ گیرفان و کورسی بنەماڵەکانتان لێرەوە بۆ بکوژانی سەردەشت و کاوە و سۆران و ویدات تا دوایی ئاشکرای دەکەین کە چێ لە پشتی ئێمەیە و کاریش بۆ چێ دەکەین بەو پەڕی شانازیەوە ئەوانی شەهیدانی قەڵەمن بۆیە هەناسە دەدەین تاکو هەموو بەیان یەک ڕۆژ بکەینەوە و دەست لە قورجی مافیا و بکوژ و دیکتاتۆرەکان برین و دەبێت تیرۆریستەکان بزانن نوچی قەڵەمەکانمان دەپارێزین بەشێک لە ڕۆژنامەنووسانی شاری هەولێر ئێمە بە دیار بەردێکەوە دانیشتوین چاوەڕوانی هەڵی نانیشین خەریکە عمری نەوەیەک بەڕێ دەکەین زورئەتی ئەوە ناکەین کە دەست بۆ ئەم توحفێ بکەین تا بزانین بەردەیان هێلکە چونکە پێمان وایە کە زۆر ناسکە و لەوانەیە بشتێت بەڵام نەوەیەک حەز دەکات ماهیەتی ئەم توحفەیە کەشف بکات کە میلەتێکیان پێوە سەرقاڵ کردووە بەڕێز هەژار کاکەی پارێزەرانی کەرکووک بفەرموێت ئێوارتان باش داری ئازادی بە خوێن ئاو نەدرێ بەرناگرێ لە چواردەمین ساڵ ڕۆژی شەهیدکردنی سەردەشت عوسمان درود بۆ گیانی شەهید سەردەشت و تەواوی شەهیدانی قەڵەم و ئازادی ئەمڕۆ 14 ساڵ تێدەپارێت بەسەر تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان بەڵام لە لای ئێمە و چالاکوانان و پارێزەران وەک یەکەم ڕۆژی شەهیدبوونی سەردەشت وایە واتە کەیسی سەردەشت عوسمان و تەواوی شەهیدانی قەڵەمی ئازادی بەکراوەی دەمێنێتەوە تا ئەو کاتەی دادپەروەری لە دەسەڵاتی دادوەری دێتە بوون و دادگایەکی دادپەروەر تاوانبارانی ڕاستەقینە بە زیندویی یان بە مردویی سزای یاسایی خۆیان وەردەگرن هەموو ئەو سیناریۆیانەی دەسەڵات کە بۆ کەیسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان دروستیان کردووە هەر هەمووی ڕەت دەکرێتەوە ئامادەبوانی بەڕێز تیرۆرکردنی تیرۆر و شەهیدکردنی بە زنجیرەی ڕۆژنامەنووسان کە لەلایەن دەسەڵاتدارانەوە وەکو پەلەیەکی ڕەش لە مێژووی ئەو دەسەڵاتەدا دەمێنێتەوە لای ئێمە دۆسیەی تیرۆرەکانی سەردەشت عوسمان و سۆرانی مامەحەمە و کاوە گەرمیانی و ویداد حوسێن و شوکری زەینەدین و تەواوی شەهیدانی قەڵەم وەک پرسێکی نیشتیمانی سیر دەکرێن و بەکراوەی دەمێنن واتە ئەو دۆسیانە لە دۆسیی بنەماڵەیەک و خانەوادەیەک نەماون بەڵکو بوون بە دۆسیەکی گشتی و هەموو ئازادی خوازان خاوەنددارەتی لەو کەیسارە دەکەین سەردەشت هەتا ئەو کاتەی لە ژیاندا بوو کوڕی خانەوادەیەک بوو بەڵام لە دوای شەهیدبوونی ئێستا کوڕی نەتەوەیەکە دەسەڵات نەک ڕێگای ئازادی داخستووە لەم هەرێمە بەڵکو ڕێگای بەبیرکردنەوە خەیاڵێکی فەنتازیایی وەکو خەیاڵەکەی سەردەشت عوسمانیش نادات و وەڵامی قەڵەم بە فیشەک دەداتەوە تەواوی شۆڕشەکانی کورد لە پێناو ئازادی بووە بەڵام بەداخەوە لە ئێستادا ئازادی لە زیندان دیر کراوە دەستوری عراقی کە دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بەشداربوون لە داڕشتنی خەڵکی کوردستانیش دەنجیان پێداوە لە مادەی 38دا لە بڕگەی یەکەم زامنکردنی ڕادەربڕینی بە هەموو شێوەکان دابین کردووە هەروەها لە بڕگەی دووەمی هەمان مادەدا هاتووە ئازادی ڕۆژنامەگەری و چاپکردن و بڵاوکردنەوە بە هەموو شێوازەکان بێ قەید و شەرت دەستەبەر کردووە کەواتە لە دەستوری عراق ئازادی ڕادەربڕینی بێ قەید و شەرت دەستەبەر کراوە ئازادی ڕادەربڕین یەکێکە لە بنەما سەرەکیەکانی بنیادنانی کۆمەلگایەکی دیموکرات بەڵام بەداخەوە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ لە پاشە کشەدایە و ئەوەش لە هەموو راپۆرتە نێودەوڵەتیا ئاماژە پێکراوەکانی وەک ئەمنیستی ئەنتەرناشناڵ و ڕێکخراوی هیومان رایتس وۆچ و نێردەی راپۆرتی نێردە دیبلۆماسیەکانی وڵاتان لە هەرێم ئاماژەی پێکراوە دەسەڵاتدارانی هەرێم لە بڕی ئەوەی کار لەسەر ئازادی بکەن و بە پێچەوانەوە ئازادی خوازان زیندانی دەکەن زیندانیانی بادینان و شێروانی و ڕۆژنامەنووسانی تری بادینان
تۆمەتی بێبنەمایان بۆ دروست دەکرێت و لە کوچی زیندانە دەست بەسەر دەکرێن وەک هێمنی شاعیرەڵێت بیری ئازادیم لە زیندان فراوانترە بێت قڕ بەسەر ئەو دژمنەی هیوای بەبەندی خانەیە کەواتە نەتیرۆرکردن و نەزیندانیکردن ناتوانن ڕێگر بن لە بەردەم ئازادی و ڕادەربەڕین تەواوی دەسەڵاتە تۆتالیتاری و دیکتاتۆرێتەکانی دنیا هەمان ڕێگایان دەگرتە بەر بەڵام هەمیشە بیری ئازادی و شۆڕشی ئازادی زۆر فراوانتر بووە بۆیە هیچ هێزێک ناتوانێت ڕێگر بێت لە ئازادی شەی سەردەشت دەیزانی باجی ئازادی قورسە دەیزانی ئازادی باجی قورسی دەوێت بۆیە فەرمووی تا ئەو شوێنەی کە ماوین ئەبێت قسە بکەین لەو شوێنێش کە نەماین کۆتایی هات با هاوڕێکەم خاڵێک دابنێت و بێتە سەردێڕێکی نوێ و سەر لە نوێ دەست پێ بکاتەوە ئێستا سەدان سەردەشت عوسمان لە گۆڕەپانەکە و قەڵەمەکەی سەردەشت عوسمانیان هەڵگرتووە بە هەمان ڕوحیەتەوە درێژە پێدەری هەمان ڕێبازن واتە شەهیدکردن و تیرۆرکردنی سەردەشت سەدان سەردەشتی هێنایە بەرهەم و ئێستا بوێرانە لە گۆڕەپانەکەدا خەبات لە پێناو ئازادیدا دەکەن درود بۆ گیانی شەهید سەردەشت و تەواوی شەهیدانی قەڵەم سڵاو بۆ خۆڕاگری زیندانیانی بادینان و شێروانی و هاوڕێکانیان زۆر سپاس پێیان بڵێن سەردەشت بە ئێوە نامرێ ئەو چنگە هەڵۆ ئاسای لە گەردنیان نابێتەوە ئەو دەنگە شەڕەف چێنەوە زووکب ناکرێتەوە ئاگری ئازادی بەفووی ئەو ورک پڕ لە تاعونە ناکوشێتەوە پێیان بڵێن تا شانە دەر نەبێ بە مەیدانی سەردەشت تا باڵەخانە بەرزەکان نەبن بە ماڵی منداڵی شەهیدەکان تا داهاتی تاڵان کراو نەگەڕێتەوە خەزێنی هەژارەکان سەردەشت لەوتر ناکەوێت پێیان بڵێن هەرچی لۆتی دەنگەڕەنجینە هەرچی شاعری دەربار و لەفشیرینە هەرچی قەڵەمی زێڕینە هەرچی زمانی خوێنینە هەرچی دەستی خوڵقێنەری کوشتن و زام و برینە کۆکەنەوە و شەڕی پێ بکەن ناتوانن سەردەشت نەوی بکەن پێیان بڵێن ئەو سەردەشتە هەردێتەوە بە تەورێکی زیوینەوە برتی بە تاڵی سەرشاشە و بڵنگۆکان تێک دەشتێنێ و حەق بۆ حەق دەگەڕێنێتەوە وتاری نوێنەری زیندانیانی بادینان ئەیهان سعید پێشکەش دەکرێت سلاف روحا جانگوری ڕێکە ئازادی و عەدالەتێ شەهید سەردەشت عوسمان سلاف لە خۆڕاگریە ماڵبەتاوی و هەر پیشێنوی و یەن دەبێ ڕێوڕەسمێ و لە هەر جایەکێ دنیادا لەسەر هەمان پرەنسیپ بۆ کار بۆ ئازادی و عەدالەتیە دەکەن ڕاستە حتا نەها بکوژێن شەهید سەردەشت بە شێوازێکی ئاشکرا دەلۆتکە هەرەما دەستهەڵاتێدانە لێ چاوە یەکەم زەنگا کوشتنا شەهیدی وان لێدا نها یەکەم زەنگا کەتنا وان ji aliyê milletî ku bên sizadan ji aliyê wan ve ê çavarêkirin şehîd serdest Osman ku bi çolnekirina hewlêrê peyamek dame hemiya û neviyên dahatî ku çende stem û stemkar hebin di beramber da hin cangorî û fîdakar jî hene lewa li ser heman rêk niha li her aliyekî bi taybetî ku medî di dosya girtiyên behdînan da heman şêwas ku awan hemî rêkên tund û tîjî û karînana dazgehên kartûnî û hêzên emnîn ku dibin kontrola wan vene bû bêdenkirina ew ê deverê karînan lê neşiyan ew ê çendê bikin û heta niha hevalên me di nava zîndanê berdam in û ên derve zîndanê jî li ser heman xebat berdewam in ku herçi maf û pêşelkariye li beramber we hatiye kirin ku carnama gerdûniya mafê mirovî û we maddeyên destûrî yasayên karpêkirî û herçi bihayekî exlaqiye ê pêşelkirin berdewam we mawê 33 sala ye ev desthilat e ku bi kujin şehîd serdestin bi navê dirûjmên saxte û ên birîzxedarên nasyonalîzma Kurdî ku bi heştek bi xwe û neviyên xwe çêkirîne her wesa cehennemek jî bû milletî cavereyê sizayekî tund ên kirin از پیام شهید سردشت دیتنا مدا پیامک الهی بو وکه ابراهیم پیغمبر به چکوچ خوب بتشکاندین به همان شواس شهید سردشت به قلم خو وهما بتو سمکارن سردم دناب جرگه حولیر داشکاندنو او دیوار ترسه حرفان ام و دست
دایکا سێوەخان و مام عوسمان ماچی بکەین و دبێژین ئەم ڕاستە دڵتەنگین و شەهید سەردەش نەها باش و هەم بێزەوەدانینە لێ ئەم هەمی و بە هەزاران خەڵکین دی کوڕێن هەوەنە وە سوز و بەڵێنا بدەین چا شەهید سەردەش عوسمان دگوت ئەس چاوەڕێی دیدارە بکوژن خۆمە ئەم نەڕاوەستین لەسەر خەباتە خۆ بەردەوام بین و چاوەڕێی دیدارە بکوژین ویبین بناوە ئەفەسە دادگەیەدا و بە سزای خۆی عادیلانە بگەهن وتاری پارێزەرانی کەیسی زیندانیانی بادینان با بفەرمێن. سڵاوتان لێوێ ئەو کاتتان باش جێگای خۆشحاڵی و شانازیمە کە ئەمڕۆ لە خزمەتی ئێوەدام لەو شوێنە و لەو یادا پشتکۆیە من پارێزەر ڕێباز و سووم ئەندام لە تیمی پارێزەران بەرگری لە سزادراوە ڕۆژنامنووس و چالاگوانەکانی بادینان دیاریا ئەوەی لە ژیان و کەسایەتی سەردەش عوسمان زۆر جێگای سەرنجڕاکێشە لەگەڵ ئەوەی بەو تەمەنەکەمە و لەو ساتە حەساسە کە قسەکردن بە ئازادی و بەو جورئەتەوە زۆر زەحمەت بوو بەڵام لە پاڵ ئەوەدا پاشخانێکی فکری زۆر گەورە لە پێش قسەکان و وتارەکان و کارەکانی شەهید سەردەش عوسمانەوەیە کە جێگای ئەوەی ئێمە هەموو ئازادی خوازان و هەموو ڕۆژنامەنووسان وەکو قوتابخانەیەک سەیری بکەین دیارە دەسەڵات دوای تیرۆرکردنی شەهیدانی قەڵەم شەهید سەردەش عوسمان و کاوە گەرمیانی وەداد حوسێن سیاسەتی خۆی گۆڕی لە بەرامبەر ئازادی خوازان دوای ئەوەی بینی هەموو ئەوانە بوونە سیمبۆل و ناویان بە بەرزی مایەوە ساڵانە یادەکرێنەوە و ئێمە هەموو شانازیان پێوەکەین ئەوە نوویستیان دادگا و دامەزراوەی دادوەری بەکاربهێنن بۆ بێدەنگکردنی دەنجی ئازاد بینیمان کۆمەڵێک لە ڕۆژنامەنووس و چالاگوانیان لە دەڤەری بادینان دەستگیر کرد وەویستیان شەرعیەت بەو بێدەنگکردنە بدەن بەڵام ئەوەی جێگای خۆشحاڵیە دووبارە ئەو ئازادی خواز و ڕۆژنامەنووس و چالاگوانانە لە نێو زیندان و دوای ئازادبوونیشان بەردەوام دروشمی ئازادی ئەڵێنەوە و لەسەر باوەڕەکانیان بەردەوامن ئێمە خۆشحاڵین وەکو پارێزەران بەرگریمان لێ کردووە و جێگای شانازیشە بۆ ئێمە دیارە ئەو ڕۆژنامەنووس و چالاگوانانە هەمیشە لە دڵ و لە بیری هەموماندا دەمێننەوە شەهید سەردەش عوسمان لەلایەن چەند کەسێک و تیرۆر نەکرا بەتەنها بەڵکو حەقڵیەتێک و سیستەمێک و دەسەڵاتێک لە پشتیرۆکردنیەوە بوو وە سزادانی بکوژانیشی بە سزادانی چەند کەسێک کۆتایی نایە بەڵکو بە ملدانی ئەم دەسەڵاتە بۆ ئازادی خوازان بۆ ڕۆژنامەنووسان بۆ هەموو ئەوانەی بەرگری لە مافەکانی مرۆڤەکەن کۆتایی پێدێ لێرەوە پەیمان بە ڕۆحی سەردەش عوسمان دەین ئێمە وەکو پارێزەران بەرگری لە هەموو ئازادی خوازێکەکەین و بێگومان ئێوەی ڕۆژنامەنووس و چالاگوانیش بە ئامادەبوونتان دووبارە پەیامی ئەوەتان بەگوێ دەسەڵات داوە کە سەردەش عوسمان زیندووە و ڕۆحی ئازادی خوازی ئەو لە نێو جانی هەرێکێکماندایە دووبارە جێگای خۆشحاڵ و شانازیە کە لە منبەرێکی لەم شێوەیەدا لە خزمەت ئێوەدا بووم هیوای خۆشی و شادی بۆ هەمووتان دەخوازم وتاری ڕۆژنامەی ئاشتینامە کە سەردەشت یەکێک بوو لە دەستەی نووسەرانی ڕۆژنامەکە لەلایەن هاوڕێم نەهروعاڵای پێشکەش دەکرێت با بفەرموێت. ئەو کاتتان باش ئامادەبوانی بەڕێز دیارە ئێمە 14 ساڵە بە شێوەیەکی بەردەوام بە شێوازی جیاجیا یادی سەردەش عوسمان دەکەینەوە یادکردنەوەی سەردەش عوسمان بریتی نییە لە ماتەم جێڕان بەڵکو بە پێچەوانەوە سەردەش عوسمان بۆ هێنانەکایەی عەدالەتی کۆمەڵایەتی و هەروەها ململانەی چینایەتی و ژیانێکی پێشکەوتن خوازانەی یەکسان جانی خۆی بەخت کردووە لەم پێودانگەشەوە ئێمە پێویستە هەمیشە ئەو بە زندوێی و بە شایلۆغانەوە لە نێو دڵماندا یاد بکەینەوە وە گردبوونەوەمان ساڵانە
لە بەردەم گڵکۆی شەهید سەردەشت و هەموو ئازادی خوازان و ئامادەبووان ئەو مانایە دەبەخشێ وەکەوەی کە بە پێچەوانە بیری لێ بکەینەوە کە ئێمە ماتەم دەجێڕین ئێمە ماتەم ناجێڕین و بە پێچەوانەوە هەموو ئەو ژیانانەی کە لە پێناو هێنانەکایی ژیانێکی باشتری کۆمەلگا قوربانیان بۆ دراوە لێرەدا بە شایلۆغان لە نێو ژیانی خۆمان و لە ئایندەدا یاد دەکەینەوە چونکە ئەوان چرای ڕێگە ڕۆشنکەرەوەی ژیانی کۆمەلگا بوونە و بۆ گۆڕینی شێوازێکی دیکەی ژیان هێنانەکایی کۆمەلگەیەکی دیکەی یەکسان و پێشکەوتن خواز ژیانیان بەخت کردووە لەم پێودانگەیشەوە دەمەوێت ئاماژەیەک بۆ بکەم کە سەردەشت عوسمان کە یەکێک بووە لە ڕۆژنامەنووسانی ئاشتینامە تەنها ڕۆژنامەنووسێک نەبووە بەڵکو وەرجێڕێکی زۆر بلیمەتی ڕۆژنامەکەمان بووە کە ڕۆژنامەنووسێکی زۆر بە ئاگا و وریای نێو ستافەکە بووە بەو پێی هەموو ئەو بەدواداچوونانەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لە هەمبەر پرسی هەرێمی کوردستان لە بوارەکانی ئیکۆنۆمی لە بواری سیاسی لە بواری کۆمەڵایەتیدا دایان کرد سەردەشت عوسمان وەری لە ژێڕا و بە زمانە پاراوەکەی خۆیەوە دەیکرد بە راپۆرت و لە ڕۆژنامەکەماندا بڵاو دەبووە ئەو بەتەنها خوێندکارێکی ئاسایی نەبوو بەڵکو خوێندکارێکی بلیمەت بوو و هەموو هاوپۆلەکانی و هەموو ئەوانەی کە لەگەڵ ئەودا قوتابی بوون شاهدی ئەویان دەدا کە ئەو هەمیشە لە پێشەوەی ئەوان بوو و هەمویان چاویان لەو کردوتەوە کاتە خوێندکارێک بووە و ڕۆژنامەنووسێکی ئاساییش نەبوو بەو پێی کە ویستی بە تەواوی تێکۆشان و تێبینی و سەرنجەکانی خۆیەوە بابەت بنووسێ و تێڕوانینەکانی خۆی بخاتەگەڕ و هەرواشی کرد من پێم وایە هیچ کەڤاڵێک لە کەڤاڵ نەخشاندنی سەردەشت عوسمان هێندەی قسەکانی خۆی لە ژیانی نەچووە بەڵکو ئەو هەمیشە ژیانی خۆی وەکو هونەرمەندێکی ڕاستەقینە ژیانی خۆی لە ڕێی نووسینەکانیەوە نەخشاندووە بۆیە ئێمە کە ساڵانەی یادی سەردەشت عوسمان دەکەینەوە تاکید لەوە دەکەمەوە کە ئەو هیچ کات بەوە بە ماتەم جێرانە یادمان نەکردوتەوە و یادی ناکەینەوە ئێمە هەڵوەستە لەسەر پاشخانی فکری و پاشخانی سیاسی و پاشخانی کۆمەڵایەتی سەردەشت عوسمان دەکەین بەو پێەیە ئەگەر ئەو پاشخانە هەڵوەستەی لەسەر بکرێ و لێکۆڵنەوەی بابەتیانە لەسەر بکرێ دەزاندرێ کە ئەو پاشخانێکی گەورەی هێنانەکایی ژیانێکی پڕ لە سەروەری هێناوەتە کایەوە ئەو پێگوتین کە ژیان بریتی نییە لە گوزەراندنێکی ئاسایی بەڵکو بینینە بە شێوەیەکی دی و تێگەیشتنە لە هەنگاوی دیوی ناوەوەی ژیانە بزرەکە ئەرچی تێگەیشتوان و ڕۆشنبیران و هەروەها ڕۆژنامە نووسانە بۆ دۆزینەوەی بنەماکانی ئەو ژیانە بخەنەوە بەرچاوی کۆمەڵ من هیچ کات لەو بڕوایەدا نەبوومە گەنجێکی دەشتی کاچی بە کاچی شەمامک ڕۆژنامە نووسێک بەخۆوە ببینێ هەموو سنوورەکان ببڕێ و لەسەر باڵی سپێتی فریشتە ئاسایی پەیامی ئازادی بڵاو بکاتەوە حکمەتی نەمری سەردەشت ئەوە نییە کە چی بە گوێی ژیاندا چرپان بەڵکو پێی گوتین تا هەتایە مرۆ دەبێ ڕێچکەکانی ئایندە بنەخشێنێ بۆیە ئەو بەو نەخشاندنەی کە ڕێچکەکانی بۆ نەخشاندین هەمیشە لە یاد و یادەوەری و هەمیشە لە هەزرماندا بە نەمری دەمێنێتەوە هەموو هەنگاوێکی ئازادی خوازان بە شێوەیەکی گشتی و ڕۆژنامە نووسان بە تایبەتی هەڵوەستەکردنە لەسەر بناماکانی نووسین و فکر و شێوازی ژیانی سەردەشت عوسمان ئەو هەمیشە لە دڵمان بە زیندویی دەمینێتەوە و هەمیشە لەگەڵمان هەنگاو دەنێت سپاس بۆ ئامادەبوونتان وتاری فیدراسیۆنی ڕۆنووس بۆ داکۆ